خۆشەویستەکانم، ماڵ و مناڵ و سەروەت و سامان بەڕاستی ئەگەر ئینسان نەزانێ ئەبێ بە دوژمنی، ئەگەر ئینسان نەزانێت چۆن هەڵس و کەوتی لەگەڵا بکە بەڕاستی ئەبێ بە دوژمنی. خەڵکانێک هەیە هاوسەر و مناڵ و پارە و سەروەت و سامان وای پێ کردووە لە خوا دووری خستوەتەوە، وای پێ کردووە واجباتەکانی ئیسلام جێبەجێ ناکا، فەرمانەکانی خوای پەروەردگار پشتگوێ ئەخا. بەڕاستی ئەوانە سەروەت و سامان و ماڵ و مناڵ دوژمنە بۆیان. لە هەمان کاتە خەڵکانێک هەیە حەقی ماڵ و مناڵیان نادەن، حەقی ئەو پارە و پولەی لە ژێردەستیان نایدەن، حەقی هاوسەرەکانیان نادەن. بەڕاستی ئەوانەش دۆڕاون. سەرفرازان کێن؟ سەرفرازان ئەوانن کە مامناوەندن، کە ئەزانن هاوسەر، ماڵ، سەروەت و سامان و پارە هەر هەمووی ئەمانە هی خوان. خوای تەعالا بە ئەمانەت خستوێتی ژێردەستی تۆ بۆ ئەوەی تۆ بزانیت چۆن معاملەی لەگەڵاکەی، چۆن هەڵس و کەوتی لەگەڵاکەی. ئێمە زۆربەی شتەکان لە ئیسلامە زۆر جار ئەمەمان باس کردووە، زۆربەی شتەکان لە ئیسلامە ئەم سەری هەیە و ئەو سەری هەیە و مامناوەندی هەیە. زۆر جار خەڵکانێکن زیادە ڕەویەکەن، خەڵکانێکن شل ڕەویەکەن، بەڵام مامناوەند ئەوەیە بەو شێوە معاملە بکەی کە خوا ئەیەوێ، کە ئیسلام داوای کردووە. لەبەر ئەو خۆشەویستەکانم خوای تەعالا لێرە جەخت دەکاتەوە کە ئینسان بەپێی توانە هەوڵدا لە دەوری مامناوەند بێ، هەوڵدا ئەو شتانەی کە باسی کرد، هاوسەر، ماڵ، سەروەت و سامان، مناڵ، بەو شێوە معاملەی لەگەڵا بکە کە خوا ئەیەوێ. زیادە ڕەوی نەکا، نەک ماڵ و مناڵ وای پێ بکەن سەری لێ تێکدا و نەکیش و نەش بەو شێوە بێ کە ئینسان حەق و مافیان نەدا. جاوە زۆر گرنگە و ئاگامان لێوێ.